وەرزی درێنە لە سنووری پارێزگای هەڵەبجە دەستی پێکرد. جوتیاران نیگەرانن لە ساغکردنەوەی بەرەمەکانیان. ئەو جوتیارە دەڵێت حکوومەتی عێراق وەرێم کاراسانیان نەکردووە بۆ وەرگرتنی بەرەمەکانیان و ناچارن لە بازاڕی ڕەشدا بارزانتر دانەوێڵەکانیان بفرۆشن. ئەیدەن بە عێراق بە نمونە بە 580 بە بازاڕۆژ بە نیوەی ئەو قیمەتە لێمان وەرگەیە توجار هەم زەرەرە بۆ فەلاح نیوەی قیمەتەکەیەتی اینجا سەر ڕایەوەیش ئەوەش ئەیبینی کە ئێستا ئاگری کەوتەوە و نیوەی گەرمەکەمان ئەسووتێ حکوومەت پارەی 2014 و 15 پێ نەداوین. جوتیارانی سنوورەکە لەلایەکی دیکەوە ترسیان لە کەوتنەوەی ئاگرەیە. لە چەند ناوچەیەکیش بۆ هۆکاری جیاواز 3 ئاگری گەورە کەوتنەوە و سەدان دۆنم پوش و پاوەن و نزیکەی 1500 دۆنم لە گەنمی جوتیاران سوتا. ئەمەی کەی بینن لە بەردەمی ئەم پێدەشتەی ئەم بنارەیە هەرمووی سوتاوە هەمووی گەنم و دانەوێڵە بوو. دانەوێڵەیەکی زۆر ئێسێمە بۆ خۆمان چەند پەڵە گەنمێکمان سوتاوە وەکو ماڵی خۆمان. ئەو خەڵکی تریش هەمووی زیانی لێکەوتووە. سەر ڕای زیان لێکەوتنی گەنمەکە ئەوەی کە مایەی داخە ئالیکی ئاژەڵ و لە وەرگای گوندی بانیشار لە وەرگای ئاژەڵەکانی گوندی بانیشار سوتاون. ئەوەش مایەی داخەکەوە ئێستا شاخەکەشمان سوتا. بەڕێوبەری بەرگری شارستانی هەڵەبجەش ئاماژە بۆ دەکات 5 کاتژمێرە تیمەکانیان سەرقاڵی کۆنتڕۆڵکردنیەکێک لە ئاگرەکەن لە نزیک گوندی بانیشار و داوا لە جوتیارانش دەکات هەرچەند زووە بتوانن دانەوێڵەکانیان بدورنەوە بۆ ئەوەی بەروبوومی ساڵێکیان نەفەوتێت. هەر لە سەرەتاوە من جۆناوی پارێزگارم ئاگادار کردووە کە لەگەڵ ئەنجومەنی گوندەکان لە ڕێگەی بەڕێز بەڕێوەبەری ناحیەکانەوە هەماهەنگی بکەن بۆ ئەوەی هەرچی زووتر دەغڵودانەکانیان دووریانە بکەن بۆ ئەوەی کە نەکەونە بەر مەترسی ئاگر. خۆتەزانی ئاگر بە تایبەتی لەم وەخت و کاتەیە ئیستاکوێ ئەمڕۆ ڕەشەبایەک هەبووە خەڵق لە ناو شارە خۆی نەیەگرت بۆیە دیارە ئێمە زۆر بە سەختی هەوڵماندا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەین. ساڵانە بۆی هۆکاری جۆرا و جۆرەوە سەدان دۆنم لە پوش و پاوەن و گەنم و جۆی جوتیاران دەسووتێت. دەیان ئاگری گەورەش لە سنوورەکە دەکەوێتەوە و لەلایەن خەڵک و تیمەکانی بەرگری شارستانیەوە کۆنتڕۆڵ دەکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.